بەو نمەنەمای بارانە بابێن هەندێک قسە لەسەر نمەوتیا بکەن. ئەو دوو کوڕە ڕاپەی بەریتانیا کە لە پڕێک بوونە ملیۆنێر باوکی هەژاران کو کردیە ئەو ملیاردێرە لەسەر کو حەرەکەیەکی گەورە و گوران بڕوا بکەن خیانەت ئەوە نییە ئەڵە بچ بە پێش سوپایداژیش کرد کە ئەوی نەوشیروان کردی زۆر خەتەرترە لەسەر حەرەکەی ئۆپۆزیسیۆن لەسەر حتا حرەکەی کوردایەتیش کاکەستا خەڵکە ئەو بێهیوایی هەیە بەش هەرێک شێر بەبەر نەوشیروان و گۆڕان دەکەویت. بەهەرحاڵ ئەو جم و جۆڵە ئێستا ڕوودەداتن بە ئەمە بەر لەوە بچینە سەر ئەوەی گلوبالیزمە هەر لە ناو کورد نییە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە لە گلوبالیزم بنبنا تا ئێستا نیوەی دنیا بەششیان سیستەمی مەلیچیە بەس دەسەڵاتیان کەمە ئەگەنە سیستەمی مەلیچیە لە شوعیەتدا بگرە وەکو زۆربەی وڵاتانی ئەسکەندەناڤیان مەلیچیە ها سەیر مەکەن جمهوری نییە بەس دەسەڵاتیان نییە ڕەمزینە و ئەوەکەوە دوو لە شوعیەتدا وەرە کوبا فیدل کاسترۆ هەتا بەخۆشی هەبوو برایەکەی ڕاوڵ دەوری هەووی کردە سەر شوێنی خۆی کوڕی کیمێلسۆن کە مرد ئیتر ئەوەنەوەکانی ئەو سەرەتانەیان دروست کردیە کە سیستەمەکەن دابڕانە لە هەموو دنیاە وەرە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەدام قەزافی نەکوژرابنە ئەو دەی قسەی ئەوش سەیفی دادەنا ئەسەد کوڕەکەی گرتی بەری نادا دوای مردنی خۆی لە 2000ەوە 4 ساڵە گرتی چی لە دوای خۆی یعنی دەوڵەتەکانی مەغریب و ئەوانە هەمووی مەلیچی و باڵا دەستیە وەرەوە کوردستانەکەی خۆمان لە 46 کە ئەو پارتیە نازارە دروست بوو بەڕاستی حرەکەیشی زۆر پێشکەوت خوازمها لە چلەکان ئەو سەردەم زۆربیان هەر تا فکری چەپیان هەبوو چەپەچی کوردستانی بوونە دوای مەلا مستەفا سیقیان بخۆنەبووە بە زۆرم لێ مەلا مستەفانی هینایە کردیتیان هێڵای تر دوای مەلا مستەفا هەمزە عەبدوڵڵای دەرکرد وتی عەقڵم نایکی برای محەممەدوانی هینە دوای ئەوانش دەرکرد ئیتر ئەو شەڕی زەلالی و مەلایی دەستی پێکرد دووبارەی مەلا مستەفا حزبەکەی بەی خۆی دانایە بەی خۆی دانایە وەکو کو ئێستا کە جەلال تاڵەبانی ئەوانی کە ئێستا کە باز دەکەی بەڕێزان دوای ئەوە یەکێتی با بێنە سەر یەکێتی زۆر کەس بەمە دەڵێ تاڵەبانی بڕوای نەبوو بەگوڵ ئیکاکە لە قۆناغی تاالبانی شاناز مەسوولی لەندەن بوو قوبادیا هیناوە کردیانە کەڵگا هێرۆ تێم دەگەی وەرە برم چ پاڤێل لە دژە تیرۆر بودوە لاهور ئەو هەر لە قۆناغی تاالبانی بوو ئەوم زادانە چیە دەگرێتن مەسەلەن کە گوایە ئەوە نەبووە ئاخیری بە هەر حاڵێکێتی نیشتیمانی هێز و مەشخەڵانی شۆڕشی ئەمجارە ئەو بۆم کوڕە هەژار و چەساوە و پێشکەوت خوازە ئەمە وێنەکانمان دێتەوە بیر چ خەڵکە چتێک و شەر لەگەڵ ئێمە بوو یان هەمومان ئاخیری گرگر لە پاڤل و قوبادە هەتا هەسەی لاهوریش نادەن تەواو ملیۆن ساڵەکە دەوی لاهور بژمێریتن تازە 2-3 ساڵ ڕۆیە تەواو بەی خۆی دادنە لای چەندایتە ماڵی باپیری ئیبراهیم محەممەدەوە سەر و کۆماری و تەلەڤزیۆنەوە هەندە موسسای مناڵ پارێزە و ئەوە لۆ ماڵی ئیبراهیم محەممەدیت کە ژۆ قوباد و پاڤێلیە وەرە دوێ ئیسلامیەکان ڕزنەوەی ئیسلامی ئەو هەموو باڵ و ئەوەی لێ جیاب ئاخیر کوڕانی مەلاعەلی وتی خۆمانەوە باز بەگە ئێستا نیوەی کچ کوڕەکانیان لە مەکتەب سیاسی سەرکردایەتیە کاکە هەما دیتان دوو برابوون دوو ئەخیری دوو براماوە لە حسک ئەو دوو براش کردیانە شەڕە ئارپیجی شەڕە ئارپیجی هوزوم فلیمە هندیەکەی جاگلشان کۆرە دوایە وەرەوە دوێ هەتا منداڵەکانی کۆسڕەسڵ دوو کوڕی هەیە هەولێری گرتیە هەولێرێکێکی دەرەی خۆمانە لەو هەمووی ئەو دوو کوڕی ناک کە لەگاو سەی هەولێرەی کۆسرەتی نەوشیروانیش لە سەردەمی نەوشیروانی ئەوشتانە هەبوو هاوڕێیان یعنی لە 2009 گردەی لەسەر خۆ تاپۆ کرد هەتا ئەو دارستانش کە هەیە کە نابیتن بە هیچ شێوەگەسە کەس تاپۆ بکرێەوە تاالبانی کردیتی بۆ زانیان پرسیم کردین ئێستا ڕێگری دەکە لە دانا ئەحمەد مەجیدی ئەو دانایی کە ئەو یعنی هەموو ئاوی دانێ کارەبای دانێ وەختی مەحافزی سلێمانی بوو جادەی دو سایدی لەوە دروستکردن یعنی هەموو پێداویستەکان دەستقونە بڕۆن بپرسین ئەگەر ئەو شتە هەڵە بوو دانا ئەحمەد مەجید هەموو خزمەتەشی کردن کە پارێزگار بوو و بەشەشەوە یەکێتی انتقامی لێ کردەوە بەشەچیەوە ناڵێم هەر هەمووی کرد زۆر کەسە بوو لە داناش گەندەڵ هیچ قسەیان لەگە نەکرد بە کورتی ئەو ئاوەی مەلا مستەفا هەڵی ڕێشت ئێستا هەموو حزب و ئایدیۆلۆژیەکانی گرت و هەموو ئەوانەی دژایەتی مەلا مستەفایان دەکرد هەموو ئەوانەی دژایەتی مەلا مستەفایان دەکرد بنە ماڵەیەوە هەموو تەسکییان کرد بەداخەوە
بەداخەوە لە ئەوی بەڵام ئەوە وەکوتم هەل لە ناو کورد نییە خەڵک ڕەش بین بێ وەسک کورد و پار نەنا ئەوە گلوبالیزمە وەکو گوتمان سیستەمی مەلیکی لە زۆربەی دنیا مایە سیستەمی شوعیەت هەمان شتە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەموو شتە هەر مەسەرەکە کورد نییە بەس گرنگ مەلا مستەفا ئەوەشی باشی ڕێشت ئیتر ئەوەیە هەموو یەک لە دوای یەک دێن ڕێزکەکەی دەگرن.